لا هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش باڵۆستخانەی ئەمریکا لە عێراق ڕوونکردنەوەیدا لەبارەی چۆڵکردنی بنکە سەربازیەکانی عێراق دەڵێ بنکە سەربازیەکان چۆڵەکەن، بەڵام ئەرکی هاوپەیمانی نێودووڵەتی بۆ شەڕی داعش ڕاستیەکەی بە شێوازێکی دیکە بەردەوامە بێ لە عێراق و لە جیهان بەگشتی. ناوی ناوە بە دیاریکراوی بە شەراکەتی ئەمنی نێوان با بڵێن دوولانەی نێوان ئەمریکا و عێراقیان هاوپەیمانی نێودووڵەتی و عێراق، بەڵام دەڵێ شەراکەتە ئەمنیەکە بە سەرکردایەتێکی مەدەنی ئەبێ. بەڕاستی سەرباری ئەمە هێشتا نەکرێ خوێندنەوەی زۆر بۆ ئەم هەنگاوەی ئەمریکا و هاوپەیمانی نێودووڵەتی بۆ کشانەوەی هێزەکانیان لە عێراق و هاتنیان بۆ هەرێمی کوردستان و بە گوێرەی ڕێکەوتنەکەی ئەوەی ساڵی ڕابردوو لەگەڵ عێراق و با بڵێن لەگەڵ عێراقا کردیان تا 2026 مانگی نۆ لە هەرێمی کوردستان ئەمێنەوە، دواتر لە هەرێمی کوردستانیش بکشێنەوە، بەگشتی لە هەموو عێراق بکشێنەوە. بەڵام ئەگەر پەیوەستی کەیتەوە بە پێشهاتەکانی ناوچەکەەوە بە دڵنیایی ئەوەی کە ئەمریکا هێزی لەسەر زەمینی عێراق نەمێنێت جگە لە هەرێمی کوردستان، بە دڵنیاییەوە کرێ خوێندنەوەی سەربازی جیاوازی بۆ بکرێت لە ئەگەری هەر هەڵکشانێکی دیاریکراوە. ئەمە سەرباری ئەوەی بە دڵنیاییەوە پێدەچێ ئەم چۆڵکردنە، ئەم نەبوونی سەربازە لە سەرزەوی سەرباری مانەوەی با بڵێن ڕەهەندە سیاسیەکە دیوە سیاسیەکەی ئەمریکا لە عێراق بە دڵنیایی و پێدەچێت جۆرێک لە چۆڵکردن بێ بۆ ئێران و ئاسانتر هەژمونی ئێرانی بەسەر عێراقا گوزەر بکە. ئەمە وا ئەبێیاننا بە دڵنیاییەوە من ئەم شەو هەوڵێم وەڵامی وەربگرمەوە. سەرباریەوە بەڕاستی ئەمریکا چی دێنێتە هەرێمی کوردستان؟ ڕوونە ئەو بنکە سەربازیەکانی لە عێراق لە فڕۆکەخانەی بەغداد و بنکە سەربازیەکانی دیکەش بە دڵنیاییەوە عین ئەسەد بە دیاریکراوی چەک و چۆڵی هاوپەیمانی نێودووڵەتی و ئەمریکی بە تایبەتی لێبوو. ئەوانە چین کە دەکرێت بیانهێنێتە هەرێمی کوردستان و لە چوارچێوەی هەر ئەگەری هەڵکشانێکە ڕاستیەکەی بوونی ئەم هێزە ئەمریکیە بۆ هەرێمی کوردستان خێرە یان شەڕ. بۆیە بە دڵنیاییەوە کرێ لەو ڕەهەندەوە قسەی جیاوازی لەبارەوە بکرێت. هەڵکشانێکی دیاریکرا و هەر ئەگەرێکی دیاریکراوەی لە بەردەم عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکەیە هەیە، ئەکرێ گۆڕانکاری بەسەر ئەو جەدوەلە زەمەنیە بێنێکە تایبەتە بە کشانەوەیان لە هەرێمی کوردستانی ژوە پەیوەستە بە مانگی نۆی ساڵی داهاتوو یان نا ئەمە ڕێکەوتنێکە و لەگەڵ عێراق کرا و ڕاستیەکەی ئەوە جۆری پەیوەندی هاوپەیمانی نێودووڵەتی ئەمریکا لەگەڵ عێراقا لە ڕووی سەربازیەوە دەبێت بەو فۆرمەی کە لە چوارچێوەی ڕێکەوتنەکەی هاتووە و پێناچێ ئەمریکا لێی لا بدا. من بۆ ئەم پرسە دوو میوانم بەجیا بێ. ئێستا لە ئەمریکاوە بەڕێز جەلیل ئازادی خواست چالاکی سیاسی و گوتەبێژی ناوەندی کوردان لە ئەمریکا میوانمە. کاک جەلیل سڵاوت لێبێ، هیوادارم زۆر زۆر باشبی. بەخێر بێ بۆ زووم، پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکەمەوە پرسێکی گرنگی شەڕاستیەکەی قسەی لەسەرەکەین. زۆر سپاس بۆ جەنابتان، ڕێز و خۆشەویستیم هەیە هەم بۆ تۆ کاکە ڕەنجەم بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. منیش خۆشحاڵم کە لەگەڵ ئێوە. گەلێک مەمنون. ئەزانی زۆر دەگوترا ئەمریکا لە عێراق ناکشێتەوە، بەڵام پێم وا بێ کردی. خوێندنەوەی ئێوە چییە کاک جەلیل ئازادی خواست؟ کاکە ڕەنج لە ڕاستیدا ئەمریکایەکان بە پێی ئەو نیشانانەی کە ئێمە دەیبینین و بە پێی هەواڵەکان و بە پێی هەندێک زانیاری پشتە پەردەش لە ڕاستیدا کە جارجار دزە دەکەن بۆ دەرەوە دێن، لە حکوومەتی عێراق ناڕازین، لە دەستگا و بەڕێوەبەری و دەوڵەتی عێراق قەڵسن و قەڵسیەکانیشان کۆمەڵێک شتی دیاری کراوە، ینی هەموو کەسێک دەتوانێت بیبینێ، نەگەوەی کە لە کایە سیاسیکەدا بێ دەتوانێت بیبینێ. یەکێک لەمانە هەشتی شابی و یاسای هەشتی شابیە کە ئەوان بە ئاشکران نەیان شاردوێتەوە و باسی خۆیانیان لەسەر کردو و قسە دەکەن. لە ڕاستیا بڕیاری ئەوان بۆ هەشتی شابی
جیانە لەو بڕیاری کە بۆ حیزب وڵای لوبناان دەدرێت ئێمە دەزانین حیزب وڵای لوبناان درەنگی یازوو دەبێت چەک دابنێ واز لە چەک بێنێەوە حەشتیش دەبێت ئەوە بگرێتە پێش ئەمەکێک لەو خاڵانەیە کە ئێمە بە ئەشکرا دەیبینین دەزانین و گرفتی دروست کرد خاڵی دووەم بەگشتی لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی باری ئابووری و مەسلەی ئیدارەکردنی دۆلار و دزەکرد بۆ ئێران و ئەو بابەتانە ئەمریکایەکان لە مێژە لەگەڵ ئێران لەگەڵ عێراق قسە دەکەنەوە مەسەلایانەوە کۆمەڵشتی کەشێ بۆ کۆمپانیا نەوتانی کە لە کوردستان و عێراقیەکان تعاملیان لەگەڵ دەکەن وەکو چۆنیەتی تعاملکردنیان لە ڕاستیدا لەگەڵ حکوومەتی دەرێ هەموو ئەمانە بە تێکڕا و مەسلەی ئیسرائیلی شو مەسلەی ئێرانی ژەگەر کۆ بکەینەوانێت دەزانین کە ئەمریکایەکان قەڵسن لەو حکوومەتی کە ئێستا لە عێراق هەیەەوە پێم وانە بە ئاسانیش لێی تێپەڕ نابن ڕاستە کشاونەتەوە ئەوەی کە تا ئێستا دیارە دەکشێنەوە بەرەو کوردستان کەی لە کوردستان دێنە دەرەوە کایەکە ناڕۆشنە بە تایبەتی ئەمە دەزانین ئەمریکاییەکان بەگشتی و ئێستا لە سەردەمی ترامپدا کایە بە پێی میجازی خۆیان دەکەن ئەو یاسا و قانونمەندی و پەیمان وشتانی کە هەیەە زۆر دەور نبینێ زۆر ڕۆڵ نبینێ بە ڕۆژ بە سەعات بە چرکە بڕیار دەدەن وەختێک مەسەلەن ترامپ لە پری وڵاتێکی تر لەگەڵ پوتین دادەنیشێ ئەمە بە دنیا دەڵێت دەورانێکی تازەیە قسەکردن قسەکردنی بڕیارێکی تازەیە بۆیە نەگەر بڵێم بەڵێ پەیمانێکیان هەیە و بە پێ و پەیمانانی کە هەیەە دەبێت بکرێتەوە سەر ڕایەوەی کە ئەوانەی کە مامۆستا و مەشکەر و بەڕاهێنەرەکانن هەر لەوێ دەمێنەوەنەوە لە من تەسەوەرەکەم ئەمریکا لە منتەقە ناکشێتەوانێ و ئەمریکا هێشتا پرۆژەیان هەیە پرۆژەکانیش زۆرن مەسلەی سووریە مەسلەی ئێرانە مەسلەی فەلەستین و حەماس و دەوڵەتێکە لە فەلەستین یا خۆ بەڕێوەبەریەکە ئەو مەسلەی کوردە لە ناوچەکەدا هەموو ئەمانە گرنگن و هەموو ئەمانش بەپێی زانیاری هەیە کە کردووە بەڵام زۆر دقیق نییە و نازانین لە دانیشتنی ترامپ و پۆتین داباس کراوە جا ئەگەر دەرفەتە بوو دێینە سەر ئەوە پوتین و ترامپ دەکرێت چۆن باسییان لەم پرسانە کردبێ بە تایبەت ئەو پرسانەی کە بۆ ئێمە گرنگن سووریا بۆ ئێمە گرنگە ئێران بە دڵنیایی و بۆ ئێمە گرنگە گەر شتێکیش لەباری تورکیاوە گوترابێ بە هەمان شێوە بەڵام ڕاستیەکەی سێشتتوت جارێکە دوانیانەکەم بە یەک پرسیار دواتریش ئەو پرسیارەکەی دیکەت لە یەکەم ئەنی ئەمەی کە هەیە ئێستا ئەم جوڵەیە ئەوەندەی کە جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی نێوان عێراق و ئەمریکایە لەوە زیاتر پەیوەستە بە قەڵسی ئەمریکا لە عێراق اینجا گوتت قەڵسی و ناڕازی بەرامبەر بە حکوومەتی عێراقی بەڕاستی بەرامبەر بە حکوومەتی عێراقی یان بە دەسەڵاتی عێراقی بە دەوڵەتی عێراقی چونکە ئەگەر باز لە حکوومەت بێ حکوومەتەکەی سوودانیە خۆ ئەگەر باز لە دەوڵەت بێ و باس لە دەسەڵاتداری شیعی بێ ئەویان پرسێکی دیکەیە کاگڕان جنابیش دەزانێ و منیش دەزانم و هەموو ئەزیزانی دیکەش دەزانن کە دەڵێن حکوومەتی عێراق مەبەست دەسڵاتە سوڵتەیە و سوڵتە لە عێراقدا لە ڕاڵەتدا لە دەرەوەی حکوومەتە بەڵام حکوومەت نوێنەری ئەو دەسڵاتەیە ینی خۆڕاستەوە خۆی ئێستا ئەمریکایەکان مەسەن لەگەڵ مالیکی و لەگەڵ حەشتی شعبی و لەگەڵ ئەو هێزانەی بەدر و لەگەڵ بە ئیسلاح بنەماڵی حەکیم تعامل ناکەن لەگەڵ حکوومەت تعامل دەکەن ئەوەی کە پێی دەڵێن حکوومەت و سووریش دەزانن کە ئەم حکوومەتە هیچ ئیرادە و اختیارێکی نەقانونی وانە بە ئیسلاح سەربازی نییە جگەوەی کە لە پشتی بەردەوە سوڵتە پێی دەڵێ ینی دەوڵەت و دەسڵات حکوومەت و دەوڵەت لێک جیاکەینەوە حکوومەت بریتێ لە دەستگای بەڕێوەبەری دەوڵەت بریتێ لە هەموو سوڵتەکە دەوڵەت لە ڕاستیدا ئەو سوڵتەیە کە لە پشتی حکوومەتەوە وەساوە ئەم قەڵسبوونە پرسیارەکەی تەنابێت بەجێیە ئەم قەڵسبوونە سوودانی نییە قەڵزبوون لە سوڵتەیە لە ڕاستیدا قەڵزبوون لە شیعەیە لەو ئەزمونەیە کە پیشانیاندا لەو سەرنەکەوتنەی کە ڕوویان کرد ئەمریکایەکان بە تەمابوون نمونی دەوڵەتێکی دیموکراتیشی کراوە لە نێوچەکەدا دروستکەن پێمان خۆش بۆ پێمان ناخۆش بە ئێستا لە عێراقدا دەوڵەتێکی تایفی دینی هەیە دەوڵەتێک هەیە کە بوو بە ماڵی پشتەوە بۆ بە حوشەی پشتەوەی ئێران بە ئاسانی دێن لەوێت تەفاهم بە ئیسڵات تەفاهم دەکەن لاریجانی دێ قائانی دێ هەر کەس دێ هەر جۆر دێ لە ڕاستیدا ئێران دەی با بەڕێوە ئەمە شتێک نییە کە بشارێتەوانێ تعاملیان لەگەڵ هەموو لەگەڵ سوننەکان لەگەڵ کوردەکان لەگەڵ دینەکان و کەمایەتەکانی تر لەسەر بنەمای تێڕوانی ئایدۆلۆژی ئێرانی ئەمە کەس دەزانێ شتانە شتێک نین شاراوە بن بۆیە کە دەنابێت دروست
قەڵسبوونەکە قەڵسبوون لە کۆی سوڵتەیە لە عێراقدا و ئەم قەڵسبوونەش کەوتن نابێت خۆ قەرار نییە مەسەن ئەمریکا و هەموو هەزینەی کردبێ ئەو هەموو هێزەی هێنابێ ئەو هەموو ساڵە مابێتەوە ئێستا بەبێ هەزینەکردن تەسلیمی بکات و بڕوات قەزێ لەسەرەوە هێسن سەرچاوەکە دەبێ وشک بکرێت چ بکا بەوان لەبەرەوە ئەم قەڵسبوونە بە باوەڕ من لەوانەوە لێکەوتەشی دەبێت باش بەڵام کاک جەلیل ئازادی خواست بەڕاستی ئەم کشانەوەیە ئەکرێت چی بە دوایە بێ بۆ ئەوەی با بڵین قەڵس بوونەکە بکرێ بە کردارێکی دیاریکراو و ئەمریکا ئیشی لەسەر بکات لە عێراق بەڕاستی چونکە بە دڵنیاییەوە بۆ هەر کارێک کە ئەمریکایەوێ لە عێراقیان لە هەر شوێنێکی دیکە بیکە هێز لەسەر زەوی لەسەر زەمین لەسەر خاک گرنگە و جۆرێکە لە هاوسەنگی ئەم نەمانی هێزە لەسەر زەوی لە عێراق مەبەستە مەرەمی کوردستان نییە لە عێراق کاریگەری دروست ناکات لەسەر ئەوەی ئەمریکا نەتوانێت هیچ شتێک لەبارەی قەڵس بوونەی بکە من لەگەڵ جەنابەت هەم هێز گرنگە لەسەر ئەرز هەبێ بەڵام دەشدانین هەردووکمان زمانی ئەوە نەماوە ئێمە چاومان لەوە بێت کە هێزی زەمینی فقط جوڵەی خۆی بکە ئیسرائیل بە 12 ڕۆژ کارێکی کرد بە ئێران سەرما بە هەتی و با بە دەواری دۆمی نەکردووە هیچ یەک سەربازی ئیسرائیلیش لە نێو ئێراندا یەک سەرباز ئەو بەڵایی بەسەرهێنا کە لە مێژوودا وەک کاک جەلیل هەیبوو بەڕاستی هەیبوو ئەو من دەزانم دەزانم دەتەوێت چ بڵێ بەڵام من ئەو سەربازە فەرمیە دەڵێم کە بەرگی سەربازی و فەرماندەی و شتی ئیسرائیلێ بەردەزای بەڵێ جارە من دەزانم کابرا توانێت بێتی لە تاران کۆمپانیای دروستکردن و کارخانەی دروستکردنی بەهادی هەبێ بێگومان سەربازیە بووە من مەبەستم ئەو هێزە بوو بۆیە ئەمان دەتوانن کار بکەن ئەمە لایەن یەکلایانی دووەم ئەو شتانی کە ڕەنگە ڕووبداتەوە من پێم وایە تا ئێستا ئەمریکایەکانمانە بوون لەوەی کە ئیسرائیل لە عێراق نەدا ئەمەمان ئەشی گەورە بووە بە باوەڕی من وەگەنە ئیسرائیلەکان زووتر لەیان دەدا بە تایبەتی دادەهاتنەوە بۆ ئەو نوجەبا و حیزب الله و ئەوانی کە هەموو دەزانین کێن و ئێستا یەکێک لەو ئەگەرانە کە زۆر نزیکە ینی ئەگەر ئەمڕۆ عین ئەسەد و فڕۆکەخانەی بەغا و ئەوانە خاڵی بکرێ هەر دقیقە و هەر چرکە ئیمکانی هەیە ئیسرائیل لێیدا و ئەمە یەکێک لەو مەسەلانەیە کە ئیسرائیلەکان دەستیان کراوە دەبێ وە لێی دەدەن مەسئلەی دوم ئەوەیە کە ئەمریکایەکان گوشارێکی گرنگ ئابووری دەخەنە سەر عێراق معمەلە بە دۆلار ممکنە ڕاگرن ممکنە مەحدودی کەن ممکنە کۆمەڵە شتی تر بکەن کە سیستەمی ماڵی عێراق فەلەش دەکات لە ڕاستیدا مەسئلەی سێم پەیمانیان هەیە بێکەوە پەیمانی تەسلیحاتیان هەیە و پەیمانانە جێبەجێ ناکەن ئەگەر بیانەوە نایشکێن بە احتیمالی قەوی مەسئلەی چوارەم تەقویەتکردنی کۆمەڵە فاکتەری ترە کە لە مەسلحەتی عێراق نییە کە من تەسەوڕەکەم ئەو وردە وردە دێتە پێشەوە لە هەموومانە گرنگتر هەم ئیسرائیل هەم ئەمریکا فوجئەیەکیان داوە بە ئێران دوای شەڕەکە کە تەسلیم ببێ و ئێران تەسلیم نەبووە تا ئێستا نەک تەسلیم نەبووە بەرکو بەردەوامە لە درێژەدان بە پرۆژەی چەکی ناوکی خۆی و ئەمە ئەگەری ئەوە هەیە لەم 12 ڕۆژەی کە لە بەردەممانە تا کۆتایی مانگی هەشت ئەگەری لێدانەوەی ئێران هەیە وەک ئەگەرێک هەیە ئەگەر لە ئێران بدرێتەوە جگاوەی لە حەشتی شعبی دەدەن ئیسرائیل بە ئەگەری زۆر هەموو ئەو شوێنە گرنگانی کە دەتوانێت بە ترسی لە ڕووی سەربازی و هەواڵگری و ئابووری و لە عێراقدا ممکنە لێ بنە ئەما وەگەرانە لە بەردەستان خودی ئەمریکایەکان چ پرۆژەیەکیان هەیە ممکنە کۆمەڵێک شتیان هەبێت کە ئێمە ئاگادار نین بەڵامەوانی کە بە شەفافی دەتوانین بڵین مانع نابێت لە لێدانی ئیسرائیل وشاری ماڵی دەخاتە سەریان ئەو فاکتەرانی کە لە نەفی ئەوان نین تەقویەت دەکرێن و ئەمانە ئەو کاران کە ئەمریکایەکان دەتوان بیت ئەزانی کاک جەلیل ئازادی خواز شیعە لە عێراق حزب الله لە لوبنان و بەگشتی ئەو تەوەرەی درێژ بۆتەوە لە ئێرانەوە بۆ ناوچەکانی دیکە و تا ئێستا ئەگەر لە سووریا پەچی کەوتبێ لە لوبنان هەندێک بە دڵنیاییەوە سەرلەقەیەکە و جیڕیەکی پیشان ناوە بۆ دانەنانی چەک لە عێراقی ژەوە ڕوونە بە دڵنیاییەوە خۆتەڵەی کارگەیشتۆتەوەی کە ئەمریکا قەڵسە لە دەوڵەتەکە چ جای لە گروپە چەکدارەکان و حەشدی شعبیە بێت چۆن بێ دەڵێن ئێمام قۆناغە تێپەڕێنین لێمانە دەن سزامانە خەنە سەر و پرسەکانی دیکەش هەمووی بەڵام بەڕاستیەوان کەی سزا و لێدان و تەنانەت ئەوەی دەوڵەتی عێراقی چەند لاوازە بێ لە ڕێگەی ئەم لێدانە ئابووری و سەربازیانەوە بەلایەنەوە گرنگ نییە ئەوەی بەلایەنەوە گرنگە مانەوەی تەوەری بەناو مقاومەیە بە پێوەوە چەکی بەدەستەوە بێ ئەوە بەلای ئەوانەوە گرنگە
دوجار ئامانجە ئیسرائیلی ئەمریکیەکەش ئەوەیە کە بەڕاستی چەکەکەیە پەیوەست نییە بەوەی تۆ دەوڵەت لاوازەکە یا بەقوتیەکەی لە ڕاستیا دەمێ بڵێم ئەلبەتە فەرزی مەحاڵ نییە بەڵام بەڕاستی ئەمە مەحاڵە هەم بۆ ئێران هەم بۆ ئەو بەرەی کە ئێران دروستی کردووەکو خۆت ئاماژت پێدا لە لوبناان لە فەلەستینەوە تاوەکو ئێران هەرستا حەماس تەسلیم بۆ هەرستا بەو تەرحەکە قوبولی کردووە کە دوو مەرحەلەیە و دەزانین چی ڕوودەدا هەر بۆ وەسان ئێستا دەزانین کە حەماس تەسلیم بووە حیزب الله بەبێ نهایەت زەعیف بووە عێراق وەزئی زۆر لەبارە لەبەرەوە دووشت لێرەدا دەبێت ینی ئێمە تێز و ئانتیتیزێکمان هەیە دەبێت سنتێزێکی لێ بکەوێتەوانێ ئەویش بریتە لەوەی ئیسرائیل ئاسایش و ئەمنیەتی خۆی و ئوسوڵەن ئاسایش و ئەمنیەتی منتەقەکە و گەشەی ئەو پرۆژەی اقتصادیانی کە لە منتەقەکە قرارە بچێ بەڕێوە و ڕزگاربوونی دنیای عەرەب بەسراوە بەوەی ئەم محوەرە هەڵتەکێ ئەگەر ئەم محوەرە هەڵ نەتێکێت هیچ کام لەمانە نایەتە دی بەس ئێمە دەزانین ئیسرائیلەکان سوورن ڕژدن لەسەر ئەوەی کە زامنی ئاسایش و ئەمنیەتی خۆیان کەن بۆ هەمیشە نەک کاتی و ئەوە دەگەینی کە ناتوانن ئەوە قوبوڵ بکەن حەشدی شعبی و حیزب الله و نازانم حەماس و ئەمانە بەڕاستی بمێنەوە ممکنە عێراق بە دەوڵەتێکی معقول معتەدل دەوڵەتێکە قابل قوبوڵ بێت و کێشەی زۆری بۆ نەنرێتەوە ئەویش بەسەجی بەوە هەیە کە شیعە و ئەقڵە سیاسی هەیە بەو ڕاستیە بگات کە ناتوانێ ئەم کار بکە نە ئیمکاناتی اقتصادی هەیە نە ئیمکاناتی زانستی هەیە نە ئیمکاناتی سەربازی هەیە و نە ئیمکاناتی ئینسانیش هەیە لە ڕاستیدا بەر دنیای مسلمانی عەرەب خۆی دەکەوێت بەر دنیای تورک دەکەوێت بەر دنیای ئیسرائیل و ئەمریکا دەکەوێت نابێت لە پێناوی ئایدۆلۆژیەکی ئێرانی دابستڵا بێن ئەم مەسئلەیە بکەن و گرنگتریش لەوە هەموو ئەوانەی کە ئێمە باسی دەکەین ئاخێزگەکەیان ئێرانە من پێم وایە لە ئێران دەدرێتەوە و ئێران دەستی لەسەر هەڵناگیرێ وەزە ئێران زۆر نالەبارتر لەوەیە کە بیری لێ بکرێتەوە ئەوان ڕاستیان هەندێک قسە دەکەن و خوشەڕی 12 ڕۆژ دەیان کرد بەڵام ممکن نییە هەر دوێنێ دوو جار و ئەم ڕۆژ جارێکی تر ترامپ تەکیدی کردوتەوانێکە ئێران تەسلیم نەبووە و ئێمە ناتوانین ئەم دۆخە قوبوڵکەین و نازانین ئەسڵەن بەڕاستی پرۆژە ناوچەکەی لەبین چوو یان نەچووە لەوە پێش دەیگو بە کولی لەبینمان بردووە نابودمان کردووە بەڵام ئەمانە دیارە جەلیل ئازادی خواست شەڕ ڕوو ئەیاتەوە چی ئەگۆڕێ لە با بڵێن سروشتی شەڕەکە وەکو ئەوەی ڕابردوو ئەمریکا و ئیسرائیل دەتوانن چیتر لە ئێران بکەن کە نەیان کردووە بەڕاستی تر بەهێزترین چەکێکە ئەکرێ هەبێ بەکارهێنرا بەرامبەر بە وێزگا ئەتۆمیەکان و دەرەنجامەکانیشمان بینیوە ساڵێکە دوانە سیانە تەخیری کردووە بەرنامەی ئەتۆمیەوە نازانین هێشتان بەڵام بە دیوەکەی دیکەیە ئەم جارە هەم عێراق مەیدانی شەڕ و وەڵامدانەوە بێ بۆ ئێران ئەوە دیارە لە لێکتێگەیشتنەکانە پرسێکی لەو شێوەیە هەیە هەم حیزب اللهی لوبنانیش نەی شاردۆتەوە کە چەکدانانێوە ئەم جارە وەڵامیە بێ لە چوارچێوەی شەڕا لە کاتێکا لە شەڕی 12 ڕۆژە نە حیزب الله لە لوبنان نە حەشدی شعبی گروپەکان لە عێراق وەڵامیان نەبوو بەپێ ئەو زانیاریانی کە تازە دزەیان کردووە لە ڕاستیدا لە شەڕی 12 ڕۆژەدا ئیسرائیلەکان پرۆژەی ڕوخانی ڕژێمی ئێرانیان هەبووە پرۆژەکەش بریتی بووە لەوە ئەوان بە وردی ئاگاداری کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش و هەیەتی دەوڵەتی ئێران بوون لە ڕۆژئاوای تاران وەلێشیان ناوە بە خەستوخۆڕی لێیان ناوە هەتا ئێستا خۆیان نەکردەوە لیان ناوە بە خەستوخۆڕی و بڕیار بۆ دوای ئەوە دابێنەوە بە خودی خامنەی و خامنەیش بکوژن لە ڕاستیا من تەسەوورم ئەویان پرۆژەیە جێبەجێ دەکەن ئەم پرۆژەیە ئەم جارە جێبەجێ دەکەن ئەگەر بیرمان بێت ترامپ هەر ئەو ڕۆژانە میدیا بە خامنەی ودوتی تۆ دەبێ مەمنونی من بێ من نەمێش تۆ بکوژن یان خەبەریان بوو لەکوێ دەیانزانی لەکوێ و دەیانزانی کە چۆن بووی دادێنەوە کاک جەلیل ئازادی خواست دۆخی ئەم مەمنونیە نەگۆڕاوە ئێران نەگۆڕ هیچ نه ئێران تازە هارتر بووە ئەوە تا بەساج پشکنەرەکانی وزەی ناوکی دەرکردووە باسی ئەوە دەکا کە حیزب الله نابێ چەکەکەی دانێ لاریجانی دەنێ لە لوبنان دەخاڵەتی تێدەکا لاریجانی دێت لە عێراق پەیمانی ئەمنی ئیمزا دەکا لەبەرەوە ئەمانە هۆکارەکان زۆرتر بوون بۆەوەی لە ئێران بدرێتەوە لە بیرمان نەچێ دوو مانگیانداوە ئێران کە دانووسانەکان تەواو بکە دانووسانی نەکرد یەک ڕۆژ دوای دوو مانگە کلیاندا ئەو مدەتەی کە ئێستا داویانە بۆ ئێران کە تەسلیم ببێ بەبێ شەرتومەرج 13 یا 12 ڕۆژی ماوە 13 یا 12 ڕۆژی ماوە
ئەوە بەمانایەوە نییە کەیت وازی لێ دێنن من تەسەورم لەو 12 ڕۆژدا لی دەدرێتەوە ئەگەر لەو 12 ڕۆژەشا لی نەدرێتەوە هەیە بەڵام قەتعەن لی دەدەنەوانێ و هەموو ئاماژەکان بە ئێمە دەڵێن ئەم جارە لێدانەکان زۆر جیاوازتر دەبێت و ڕەنگە زۆر شتی تر بێتە پێشەوە کە ئێمە نازانین ئەو میکانیزمانی کاوان کەڵکی لێوەردەگرن ڕەنگە تەنها هەوایی نەبێ ڕەنگە تەنها موشکی نەبێ ڕەنگە تەنها کوشتنی سەران نەبێ زۆر شتی تریش ڕەنگە کە ئێمە لە پێشپەردەی ئەوان ئاگادار نین بۆیە بەڕاستی من تەسەورمەوەی نە عێراق دەتوانێت ببێتەوە مەیدانە شەڕە دژ بە ئەمریکا و ئیسرائیل کە ئەوان کەڵکی لێوەربگرن نە حیزبوڵڵا و ئەوانیش قودرەتی مقاومەتیان نەماوە لە ڕاستیدا هەر بە نمونە ئەرزم کردی وتم ئێستا حەماس تەرحەد و مەرحەلەیەکەی وتکافی قبول کردووە و ئەمە یعنی وازهێنان لە دەوڵەت وازهێنان لە چەک وازهێنان لە غەزا و حیزبوڵڵاش بەرحەڵ پەلە قاژەیەک دەکا بەڵام بۆی ناچێت سەرەوە ئەگەر بە دەستەژێر بێڵێ من ئاوا دێڵێم لێدانی داهاتوو لێدانێکی کاریگەرتر دەبێت لە ئێران هەدەف مهارکردنی نیە هەدەف ڕوخاندنیەتی بە ڕوخاندنی ئێران بێگومان ئاخێزگەی حیزبوڵڵا کۆتایی دێ ئاخێزگەی حەماس کۆتایی دێ و ئاخێزگەی ئێرانیش کۆتایی دێ و حوسیەکانیش کۆتاییان دێ بۆیە ئەوان لەم واقعیەتە تێگەشتون و لە مێژیشە خۆیان دەیڵێن ئەم هەموو حرەکەتی کردیان بە قەوڵی خۆیان بۆ گۆڕینی ڕفتاری سیاسی ئێران بوو بەڵام ئێران ڕفتاری سیاسی خۆی نەگۆڕی و هەر ئێستا لە واشنگتۆن باشکرا هەم سیاسەتمەدارەکان هەم خاوەنڕایەکان هەم محللەکان بە ترامپ دەڵێن تۆ هەڵەیەکی زۆر مێژوویت کرد دەبایە کۆتاییتان بەم بابەتە بهێنایە کۆتاییتان پێ نەهێناوە و پێم وایە لە ئەم کۆبوونەوەش کە کراوە باسی ئێران کراوە ئێران لە دەرەوەی معادلەکە نییە سووریا لە دەرەوەی معادلەکە نییە کورد و عێراق و بابەتانی تر لە دەرەوەی معادلەکە نین ئەمانە هەموو مەسئلەن بۆیە من پێم وایە کە ئەبەم سوورەتە مەسئلەکە دەچێتە پێش جەلیل ئازادی خواست باسی کشانەوەی یێزەکانی ئەمریکامانە کرد لە بنکەکانیان لە عێراق بەرەو هەرێمی کوردستان و هەریر یەکێکە لەو شوێنانە جا ناشزانم چی لەگەڵ خۆیانە ئەهێنن یان نا سیستمی بەرگری و هەموو پرسەکانی دیکەوە بەڕاستی لە ڕووی سەربازیەوە زۆر لی نازانم بەڵام ئەگەر شەڕ ڕوو بداتەوە ئەم هاوکێشەیە بۆ هەرێمی کوردستان بە چ بارێکە ئابێ باش خراپ بە ئامانجگیرا و بەرگری لێکرا و هێرشبەر وڵی کاکە ڕەنجبا لەگەڵ خۆمان سەریع بوو شەفاف بین لە مێژووی دروستبوونی دەوڵەتی هەرێمەوە حکوومەتی هەرێم و ئەتوانم بڵێم لە مێژووی شەڕی کەنداوی دووەم 1992 تا ئێستاکە حکوومەتی عێراق دەسڵاتی داگیرکەری عێراق کشاوەتەوە لە کوردستان و لە 2003دەوە کەڕووخاوە بەردەوام ئەو بەرەی کە ئێمە باسی دەکەین بەرەی ئێرانی دژی هەرێمی کوردستان بووە شەڕی اقتصادی لەگەڵ کردووە شەڕی ئابووری لەگەڵ کردووە شەڕی سیاسی لەگەڵ کردووە شەڕی ئەمنی لەگەڵ کردووە و ئەسڵان هەوڵی داوە کوردستان بکاتە مەیدانی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر هەوڵی داوە جاسوسیکی بەرفراوان بکە هەوڵی تروری یاوە ساروخی لێیاوە ینی لە هەموو ڕوویەکەوە لێیاوە ئەوەی کە پێی کرابێ ئیمکانی بوو بێت توانی بێتی ئەنجامی بدات دریغی نەکردو و ئێستا ئەگەر شەڕێبێ جگەر لەمە چیتری پێدەکرێت هەر ئەمەی پێدەکرێت قسەیەکی گوایە کاک جەلیل ئازادی خواست لە چوارچەوەی لێکتێگەیشتنەکەی ئەم ئەخیرەی کە لاریجانی لە بەغداد لەگەڵ عێراقیەکانە کردوێتی مۆڵەت دراوە بە ئێران بتوانێت بەهێز بێتە ناو هەرێمی کوردستانەوە بەڵێ ئەم قسەیە هەیە کە گوایە بە ئێرانیەکانیان و تۆ دەتوانن بە هێز بێنە نێو هەرێمی کوردستانەوە ئەمە هەر ئەو سناریوی کە ئێستا لە گۆڕێدایە کاکەڕەن سناریو ئێرانیەکان و عێراقیەکان و هەمویان ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ڕاستیدا نەمێنێت هەرێمی کوردان بچووک بکرێتەوە بۆ چەندانە پارێزگا کە پارێزگاکان خۆیان بڕیاری خۆیان بدەن بەڵام من تەسەورمەوەی بەپی گۆڕانی منتەقەکان خەونە خەونێکی وشتریە بۆیان ناچێتە سەرەوە وەلەو دۆخەدا کە جەنابەت ئاماژەی پێدەدەی کە قەتعەن دێتە پێشەوە ئەمڕۆ یاسبەی نازانم من بەبێ شک دەزانم کە چۆن لەگەڵ کاگڕەنج قسە دەکەم ئەوە دەزانم لە ئێران دەدەن نزیکەکەی نەزانم باش ئەی لەو نێوەندەیە هەرێمی کوردستان باست کرد ئێران چۆن مامەڵی لەگەڵ هەرێمی کوردستانە کردووە بەڕاستی مامەڵی هەرێمی کوردستانیش لەگەڵ ئێرانە سەرباری جیاوازی بیرکردنەوەی هەردوو هێزەکەی دەسەڵات ڕوونە مامەڵەیەک بووە زۆر دژمنکارانە نەبووە بە دڵنیاییەوە لە دوای شەڕی 12 ڕۆژەش دوای شەڕی 12 ڕۆژەش بە دڵنیاییەوە ئێرانیەکان سوپاس هەرێمی کوردستانیان کرد بە تایبەت سەرۆکی هەرێمی کوردستان بەڵام ئێستا ئەگەر شەڕ ڕوو بداتەوە و هاوکێشەکان بەو شێوە بن کە ئێوە باسیەکەن بە دیدی تۆ ئەمە پرسیارە بۆ تۆ بۆ ئێوە کوردستان هەرێمی کوردستان لە بەرە ڕاستەکەیە
ئەگەر من بمەوێ بڕیار بدەم لە هەر بەرەیەکا بوەستم دەوەستم لە بەرەی ئێراندا ناوەستم. ئەگەر من بێ بڕیارەکە لە لای من بێ لە هەر بەرەیەکە بمەوێ بوەستم دەوەستم، بەڵام لە بەرەی ئێران و تورکیادا ناوەستم لە هیچ مەفهومێک و لە هیچ معنایەک و لە هیچ ڕوودا و کارەساتێکدا. ئێمە دەبینین هەرم گۆڕانکاریانەی لە ناوچەکەدا ڕوویدا وای کردو لە سوێدا، کاکە وای کردو لە دروست بە ئاشکرا داوای جیابوونەوە لە سووریا دەکەن، بە ئاشکرا داوای حکوومەتی خۆیان دەکەن. ئەمە سێبەری ئەو گۆڕانکاریانەی کە لەوێدا ینا ئێستا خودی ئەحمەد شەڕ ئەگەر بیتوانی بە دانە کەبابی دەکردن بۆ نانی ئێوارەی تێگەی ئەماندە قاتڵن. ئەمانە من دەمەوێت ئەوە بڵێم لە ڕاستێکەیە دەڵێم کوردستان باشتر وایە لە بەرە دروستەکەدا بۆستێ، لە بەرە ڕاستەکەدا بۆستەوەی کە ڕاستی پێ نەک بە مەفهومی چەپ و ڕاست، ئەوەی کە ڕاستیەکەی لەلایە حقیقەتەکەی لەلایە دەتوانێت لە منتەقەدا ئاوەدانی دروستکە، ئاسایش دروستکە، سوبات دروستکە، دیموکراسی دروستکە. ناکرێت کاکە ئەمە نە بە شیعە دەکرێنە بە ئێران دەکرێنە بە هێزی ئیسلامیەکانی منتەقە دەکرێت. خۆ بە زۆر نییە ناکرێت پێیان ناکرێ و سەدان ساڵە مێژویان هەیە کە دەبینی مێژوەکان چی و هیچیان نتوانێت سەر ڕای هەموو ئەوانش. ئەخیر قسە کاک جەلیل ئازادی خواست شەڕەکە ڕوئەیە و هەرێمی کوردستان بیێ و نێوێ بەشێک لە هێزەکانی ئەمریکا کە ئێستا خۆی هەند لە هەرێمی کوردستان ئەوانەی دیکەش دێنەوە بۆ هەرێمی کوردستان بە چەک و چۆڵەوە، جا بیێوێ و نەیەوێ مەبەستی بێیان نەچۆتە بەرەیەکەوە. ئەمە واقعیەتێکە کە دەبینیان ضرورەت پێی تەحمیل. ئەوڵەن با دووشت بڵین بەخۆمان هەرێمی کوردستان ناتوانێت بە ئەمریکا بڵێ هێزەکانت مەهێنەیەرە، ئەسڵ ناتوانێت، ئەو هێزەی نییە، ئەو قودرەتەی نییە و ناتوانێت. ئەمە واقعیەتێکە ئەمەیە و ناشتوانێت بە ئەمریکا بڵێ بڕۆ دەرەوە. ئەمە هەردووکی. بەڵام دەتوانێت بە ئەمریکا بڵێ بابا لەم منطقا کە ماویتەوانێ من دەکەومە خەتەرەوە وەزیفەتە دیفاع ئەمریکی، وەزیفەتە بمپارێزی و دەتوانێت بە ئەمریکا من بە سەراحەت ئەمە دەڵێم پێشوازی لە ئەمریکا بکە. پێشوازیکردن لە ئەمریکا تەزمینی زەمانەتی هەرێمی کوردستانە، تەزمینی ئەمنیەتێتی، تەزمینی مانەوەیەتی، تەزمینی گەشتکرد. سپاس دەکەم لە دەرەوەی ئەو دۆخە بە هەموو جۆرە هەوڵی لە ناوبردنمان دەدەن. سپاس دەکەم کاک جەلیل ئازادی خواست چالاکی سیاسی و گوتەبێژی ناوەندی کوردان لە ئەمریکا. گەلێک سپاس، دەستت خۆش بێ. سپاس بۆ ئێوەش. باش من تەوەری دووەمم هەیە لیوایەکەیە لیوا سەباح دۆسکی نوێنەری پێشووی عێراق بووە لە ناتۆ. ناوبڕێکی کورد وەرەگرم دوای ئەوە هەمان پرس لەگەڵ لیوا سەباح گفتوگۆکەم لەگەڵ ما بێت. وەڵا گرفتی ئاوەکە وەختی واچێتە 6 ڕۆژ 5 ڕۆژ بەس ئەگەر کەم بێتەوە بێ بە 4 ڕۆژ و 3 ڕۆژ باشتر بەشیشمانەکە و بەس ئاگامان لێبی ڕۆژ و 6 ڕۆژ جارێکاوێت و ئاوەکە بە شیوەکاتەنکی سەر نا بەخوا بەشمان ناکە حاڵمانی ئارە وەڵایت لێ دەبڕێ بێ بیکڕی تەنکەری بە 25,000 بە 20,000 ماڵی وای پارین لە 10,000 بدێ. ئەرێ بەخوا سێشەمە بۆمان ناتێتەوە تکبان بۆ ناتێتەوە بەخوا دەبیانەوە بەلو ئەم کرێت و لە حۆشا و دیاری و دانیشتم بەخوا قەتری پیانات کەشی ئاویمان هەیە زۆر میرامان هەیە خراپە ئاوەکە بەرەیاتەوە بۆ لای خۆی زۆر بەرەیاتەوە تاکو بۆ لای ئێمە بەڵێ فەرق و جیاوازیە کراوەڵە فەرق و جیاوازی هەیە لەوەی نینەکانی شەمیراوەکە ئیکات ئەم ساڵەوە 21 ڕۆژە ئەو تەنکی ڕێزی تێنەچوو ئاوێتەوە بۆ بەشی خوار و ئەڕواد باز 6 ماڵی سەرەوە هەر هەوای بێت قەتری ئاوی تێ ناچێت تەنکیەکان بە مزاقەشەوە سەیریکە بە مزاقەش هەڵی نایوەسە تەنکی لە قاتی خوارەوە هەفتەی 2 تانکەر و 3 تانکەر و ئیتر بە پێی پێویست ئێستا حاڵی حاضر لە نیوەڕۆ تەلەفۆنەکەم بۆ تەنکەرە ئەو دەسم ناکەوێت جا وەکو دەستیشن ناکەوێت شتەکە بووە بە دووقات سە تەنکەری ئاویان بە 50,000 بە 40,000 بە 5 ڕۆژ جارێتەوە ئێمە بۆمان نایە نایەتە سەرەوە ئاوەکە ئەمەگە بە خراپی کەنەوە ئاو ئێمە هەرنا زوم لەگەڵ خەڵکە. دکتۆر شەقبوونی پووک چییە؟ باستلا نەخۆشی دەموددان و پووک ئەەکەین. ئەو دوودانە یا چاکێکین یا لایە بێ.
قسەکەم پرسیارەوەی لێ بکەم ئەم دانانەی پێشەوەم هەمووی لیمۆ وای لێ بەڵێ ئەگەر ئەم کەسە ئەو 20 دانی کێشا بێ ئەمە شمولی عسکەری ناکات ئەڵێ لەبەرەوەی ئەمە کەمەندام تۆجا مڕازعی دکتۆرم کرد وتی ئێسقانێکیان نەماوە یارمەتی بە سەرێکی وەکو ماسەیە